خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامایەم شەوتان پێشکەشەکەین. تەنها چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە چوارچێوەی هاوپەیمانی کوردستاندا پلان و هەڵمەتەکانی خۆی چڕتر کردوتەوە بۆی بتوانێت هاوسەنگی و باڵانسی هێزڕێ بکاتەوە بتوانێت لە بەغدا خزمەتی زیاتری هەرێمی کوردستان و تەواوی مافەڕەوەکانی خەڵکی کوردستان بکات. یەکێتیەکان دەڵێن کە ئەم جارە ئەوان دەیانەوێت ڕێگە خوار و لارەکانی ماوەی ڕابردوو کە بەهۆی تێکچوونی باڵانسی هێزەوە دروست بوو ئەم جارە لەگەڵ هاوپەیمانی کوردستان ڕێشی بخەنەوە. بەردی بناغەیی یەک ریزیان دانا و دەیانەوێت سەقامگیری ئابووری و تەنانەت بۆ هەموو بوارەکان دابین بکەن. ئەمە جگەلەوەی کە فۆکەسی گەورەیان لەسەر ڕێخستنەوەی بودجە و خەرجیەکانی هەرێمی کوردستانە لە چوارچێوەی بودجەی عێراقی بۆی بتوانن خزمەتی زیاتری پێ بکەن. پلانی یەکێتی نیشتیمانی کوردستان، بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پەیامی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم هەفتەیە بۆ دەنگدارانی هەرێمی کوردستان چی دەبێت؟ شەو لە پانۆڕامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری بەڕێز فەهمی بڕۆهان سەرپەرشتیاری مەکتەبی ڕێکخراوەکانی کوردستان ئەو کات ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی. سوپاس کاک فەهمی بەخێربێ. سوپاس دەکەم. ئەمێ گفتوگویەکی ڕاشکا و گەنجانە بکەین بە ڕێستان قیادێکی گەنجی ئەو حزبن. سەرەتا لەوە دەست پێ بکەن ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان مەسەلەن چیتان پێشکەش بە چین و توێژە جیاجیاکان کردو بە تایبەت کە بەڕێزت لە مەکتەبێکی گرنگی وەکو ڕێکخراوەکانی کە هەموو چین و توێژەکانی تێدا کۆبووتەوە چیتان پێشکەش کردو لە ماوە ڕابردەوەتانەوێت چیتر بخەنە سەر ئەو خزمەتە؟ ئەم کاتتان باش کاکزانە بەنای خۆی گەورە سڵاو بۆ جەنابەت و بۆ بینەرانی بەڕێزی کورسات. دیارە من ئەندامی سەرکردایەتیم لە ڕاستیە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێک کە هەڵقوڵاوی ناو هەناوی کۆمەڵانی خەڵکی کوردستانە هەمیشە بەدیدێک تەماشای کۆمەڵانی خەڵکی کوردستانی کردووە کە ئەم دیدە دوور نەبێت، یعنی لەو ژینگەی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە قۆناغە جیاوازەکانە تیاژیاون و لە قۆناغە جیاوازەکانە خەباتیان کردووە بۆ بەدیهاتنی ئامانجە نیشتیمانی و ئامانجە سیاسی و دوجار ئامانجە نەتەوەیەکانی. یەکێتی بەڕەچاوکردنی ئەو بارودۆخەی کە تایەتی هەمیشە هەوڵی داوە کە بە شێوازێک سیاست بکات کە واقعی بێت و حقیقەت جیاواز نەبێت لەو حەجمەی کە کۆمەڵانی خەڵکی کوردستانی تایە، واتە قسەیەک نەکات جیاوازتر بێت لەو دیسکۆرسەی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەوریان لێداوەیان لەو خیتابەی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان بڕوایان پێێتی. هەمیشە سیاسەتێکی بەرەمهێناوە، هەمیشە جۆرێک لە خیتابی بەرەمهێناوە کە بەشێک بێت لە ستراکچەری خەباتی دیموکراسی، لە ستراکچەری ژیانی کۆمەڵایەتی و درێژکراوەی بارودۆخی سیاسی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت. ئێمە بەو چاوە تەماشای کۆی چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردیمان کردووە کە دوجار ئەم چین و توێژانە ئەبن بە هەوێنی کۆمەڵگەیەکی گەورەتر کە پێوەترێت کۆمەڵگەی کوردی. هەر کاتێک ئەم چین و توێژانە سەقامگیر بن، مافەکانیان دابین کرابێت، ڕوبەرەکانی ئازادی بەردەمیان فراوان بێت و سنووری بۆ دیاری نەکرابێت لە چوارچێوەی هەموو ئەو دابوونەریتانەی کە کۆمەڵگەی کوردی دەوریان لێداوە هەڵسوڕابێت بە بێگومان ئێمە پێمان وا بووە لەو مەرحەلەیە یەکێتی گەشە ئەکات و یەکێتی ئەتوانێت ئامانجەکانی بەدی بێنێت. بۆیە بە بڕوای من ئەو سیاسەتی ئێمە هەمان بووە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ فئە جیاوازەکانی کۆمەڵگەی کوردەواری بەشێک بووە لەو واقعی کە کۆمەڵگەی کوردی تیا بووە و بڕۆشمان وا بووە هەتاوەکو ژینگەیەکی ئارام هەبێت، هەتاوەکو سەقامگیری سیاسی و سەقامگیری ئابووری و سەقامگیری کۆمەڵایەتی هەبێت، باشتر کۆمەڵانی خەڵکی کوردستان بەرچاویان ڕوون ئەبێت و باشتریش ئەتوانن ببنە بەشێک لە هاوکێشە سیاسیەکان و زیهنێتیان باشتر ئامادە ئەکرێت بۆ هەر پێشهات و بۆ هەر حەدەسێک کە دێتە بەردەمیان. لەم چوارچێوەیە ئێمە بە بەردەوامی بڕوامان وا بۆ کە دەبێت خەباتەکەمان ئارام بێت، تێکۆشانەکەمان هێمن بێت و ئەو ڕوئیایی کە جەنابی مام جەلال بۆ ژیان و جەنابی مام جەلال بۆ کۆمەلگا بۆ پێکەوە ژیان هەیبووە ئەوە بکەینە ڕێگای چارەسەرکردنی کۆی کێشەکانمان و لێەوە داخلی هەموو جنگە جیاوازەکانی کۆمەلگابین و هەر ئەشمەوێت لێرەوە لەم شەوە کە هەنگاوانین بۆ ساڵیادی
کۆچی سەرۆک مام جەلال سەری ڕێزدا بنوێنین سەری ڕێزدا بنوێنین لە بەرامبەر گوڵکۆی لە بەرامبەر فکری لە بەرامبەر ڕێبازی لە بەرامبەر بیرکردنەوەی لە بەرامبەر ئەو هەموو دەستکەوتە مەزنی کە بۆ مرۆڤایەتی هەیبووە حقیقەت من کەمتر ڕێ بە خۆمەدەم قسە لەسەر ڕێبازی جەنابی مام جەلال و فکری جەنابی مام جەلال و عەقلی جەنابی مام جەلال بکەم چونکە ئەو کۆمەڵانی خەڵکی کوردستان و گەلانی عێراق و ناوچەکان قسەی لەسەر ئەکەن ئەم ئینسانە بە گەورەی ئەبینن بۆیە دەبێت ئێمە ڕێگە بدەین خەڵکی تر قسە لەسەر ئەمە بکات چونکە دەرفەتێکیان نەهێشتوەوە ئێمە قسە لەسەر گەورەی ئەم ئینسانە بکەین بۆیە هەڵبەتە ئێستا کەش ئێمە پێمان وایە دەبێت دەور لەو ڕوئیا و دەور لەو بیرکردنەوە و دەور لەو فەلسەفەیە بدەین کە جەنابیان بۆ ژیان بۆ خەباتی سیاسی بۆ خەباتی پێکەوەی لە ماوەی نیو سەدە لە خەباتی سیاسی و تێکۆشانیا بۆ کۆمەڵانی خەڵکی ئەو ڕێبازە چی بە ئەوەی بەخشیوە کە بتوانن کاری لەسەر بکەن و بتوان خزمەتی زیاتری کۆمەڵانی خەڵکی کوردستانی پێ بکەن بە تایبەتی کە هەمیشە دەستەواژەیەکی سەرۆک مام جەلال هەبوو کە باسی لەوە کرد هەمووتان دەبێت بگەڕێنەوە بۆ خانووە قوڕەکان و چاوتان لە خانووە قوڕەکان بێمە فەلسەفەیەکی تیا کۆمەڵێک مانا و مەغزا و پەرەگرافی گەورە گەورەی لە پشتم ڕستەیە من پێم وایە ئەو تێز و ئەو فکرانی کە جەنابیان خەباتیان لەسەر کردووە ئێجگار زۆرن ئاکرێ لێرە من تەسگیر بخەمە سەر ئەوەی جەناب و تێزێکی تری ئەو ڕابەرە مەزنینەتەوەکی ئێمە گەڕانەوە بۆ خانوو قوڕەکان واتە دوور نەکەوتنەوە لە ئێش و ئازاری ڕووبەرێکی گەورەی دانیشتوانی کۆمەڵانی خەڵکی کوردستان گەڕانەوە بۆ خانوو قوڕەکان بە مانای ڕێگەدان بە ڕەنجدەرانی بیر و بازوو بۆ ئەوەی خەبات بکەن چونکە لە ڕاستیە ئەم یەکێتیە ئەم بزوتنەوەی کوردایەتیە بە درێژایی مێژوو هەموو شۆڕشەیەک لە دواییەکان تاکو ئەگاتە شۆڕشینەی گەلەکەمان بەڕابەتی جەنابی مام جەلال هەموو ئەم شۆڕشانە لەسەر ئەستۆی ڕەنجدەرانی بیر و ڕەنجدەرانی بازوو بیناکراوە ئەوان هەوێنی سەرکەوتنی شۆڕش و ئەوان هەوێنی حەوانەوەی پێشمەرگە و تێکۆشەرەکانی ئێمە بوون لە قۆناغە سەختەکانە بۆیە ئەمانەش لە ڕاستیە لە خەڵکە هەژارەکەی کۆمەڵگەی کوردین و ئەمانە هەمیشە خۆیان کردووەتە قوربانی لە پێناوی ئامانجێکی گەورەتر لە پێناوی دەستکەوتێکی زیاتری بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆیە کاتێک جەنابی مام جەلال ئەڵێ بگەڕێنەوە بۆ خانوو قوڕەکان ئەمە یەکسانە بە گەڕانەوەیان بۆ ڕەنجدەرانی بیر و بۆ ڕەنجدەرانی بازوو هەمیشە پێی وا بووە ئەم دوانە ئەتوانن ببنە تێشووی خەباتەکەمان ئەگەر بۆیان بگەڕێنین و ئاماژ دێنین نەدی کاکفەهمی مەسەلەن لە بواری جوتیاران ئێوە توانیتوانە تەوزیفی مافەکانی یان پشتیوانیەکانیان بکەن و لە چوارچەوەی نام و دەستگاکانی حکوومەت هەرێمی کوردستاندا لە وەزارەتە جیاجیەکاندا بتوانن خزمەتیان بکەن من پێم وایە یەکێتی چ وەکو حیزب یاخود لە حکوومەتا بوو بێت بۆ جوتیاران و بۆ کۆی ئەو خەڵکانەی کە لەسەر هێزی بازووی خۆیان ئەژین و تێ ئەکۆشن کە باسی هێز و بازوت کرد کە بەشێکن لە ستراکچەری خەباتی نیشتیمانی و خەباتی نەتەوەی ئێمە هەمیشە ڕوبەرێکی گەورەی خەبات و تێکۆشانی ئێمە لە پێناوی بەدیهاتنی ئامانجەکانی ئەوانە بووە ئەگەر تۆماشاکە یەشێک لە وەزارەتە هەرێک گرنگ و هەرە کاریگەرەکانی ئێمە ئەمڕۆ لە کوردستانە وەزارەتی کشت و کاڵە بێگەرخان کە وەزیری ئەم وەزارەتەیە لە ڕاستیە هەوڵ و کۆشی زۆری داوە لە ڕاستیە جێدەستی دیار بووە لە ڕاستیە بە بەرنامە و بە پلان ئیشی کردووە بۆ ئەوەی بتوانێت بەشێک لە کێشەکانیێتی چۆتەنا ئەو جمگان بە بێگومانی ینی خۆ ئەو تعبیر ڕاستە لە حکوومەتایە بەڵام بە بێگومان بەشێک لە ڕوئیایی و ئەتوانم بڵێم بەشێکی بنچینەی ڕوئیا و فکر و کارەکانی لێەوە سەرچاوی گرتووە کە یەکێتی بڕای پێەتی و لەگەڵی شیانی خۆتەزانیت هەموو ئەو سەردانانی کە ئێمە بۆ بەغا سەرکردایەتی سیاسی کورد کردوێتی و لە نێو دوو قەوسیشە کە ئەزانین سەرکردایەتی و کاقوباد و تیمەکەی کە پشکی شێری بەریەکێتی نیشتیمانی کوردستان کەوتبوو لە کوی سەردانەکانیانە یەکێک لە ئامانجەکانیان ئەوە بووە کە قوتی جوتیاران و هەموو ئەوانەی کە لە مەجاری کشت و کاڵا کاریان کردووە ئامانجەکانیان بهێنرێتەوە بۆ بگەڕێنرێتەوە ئەواتە خزمەتکردنی ئەمانە کارکردن لەگەڵ ئەمانەیە هەم مەسلەیەکی ئەخلاقی بۆ ئێمە هەم ئیلتیزاماتێکی حیزبیشمان بۆ بەرامبەر بۆ هەموو جهود و ماندووبوونەی کە لە پێناوی سەرکەوتنی یەکێتی و سەرخستنی یەکێتی و ئامانجەڕاوەکانی گەلەکەمانە ئەوان خۆیان بۆ تەرخان کردووە بۆیە بە بێگومان ئێمە پێمان وایە ئەو کاتە ئەتوانین ئەم تێزەی جەنابی مام جەلال بە تاوەتی بهێنینەدی کە ئەمانە لە خەم بڕەخسێنین ئێش و ئازارەکانیان پێداویستیەکانیان بۆ دابین بکرێت لە کاتی تنگانەیان لەگەڵیان بین و دوور نەکەوینەوە لە ئێشەکانیان و ئێمە لە دۆڵێک نەبین و ئەوان لە دۆڵێکی تر بێت یەک زمانی هاوبەش کە زمانی کوردایەتی و زمانی خۆشەویستیە لە
نێوانمانە ببێتە هەوێنی ئەو تەبای و برایەتە بابەتێکی تر کە بە کورتی ئەمەوێت لە ڕاستیە قسەی لەسەرکەم یەکێکی تر لە تێزەکانی جناوی مام جەلال مەسەلەی چەپکە گوڵەکەیە چەپکە گوڵەکە ئەگەر لە ڕووی سیاسیەوە تعبیری لێ بکەین بەمانەی ئەوەیە کە لە کۆمەڵگەی کوردیە و لە کۆمەڵگەی عێراقیە زیاد لە بیرکردنەوەیەک هەیە زیاد لە جیاوازیەک هەیە و کۆمەڵگە دابەش بووە بەسەر کۆمەڵێک هێز و بیرروباوەڕی جیاوازە ئەم بیرروباوەڕە جیاوازانە لە کۆمەڵگە پێشکەوتەکانی دنیاە بۆتە نقطەی قووەت بۆتە هۆکارێکی بنچینەی بۆ پێشکەوتنی کۆمەلگا بۆیە جنابیان هەمیشە بڕوایان وا بۆ کە دەبێت ئەم چەپکە گوڵە ئەم جیاوازیانە کۆ بکرێنەوە پێکەوە ئەتوانن ئامانج بێن نەدی و هەرگیز پێی وانە بووە بیرروبۆچوونێکی جیاواز یاخود هێزێکی جیاواز بێ هەژمونی خۆی بەسەر هەموو ئەم جیاوازانەیە بسەپێنێت و یەکێتی ڕێگە بەم جۆرە بیرکردنەوەیەش نادات ئێمە بڕوامان وایە کاتێک سیاسەتی چەپکە گوڵەکە بەدیدێت کە هیچ هێزێک تجاوز نکاتە سەر هێزێکی تر و ئەفکاری خۆی و بیرکردنەوەی خۆی زاڵ نەکات و هەژمونی خۆی بەسەر جونگەکانی حکومڕانی بەسەر ژیانی سیاسی و بە ژیانی حیزبایەتیان نەسەپێنێت بۆی بتوانین چەپکە گوڵەکە وەکو ئەوی کە جەنابیان بڕوایان پێبوو لە کوردستانە بێتە دی. بەڵێ کاکفەمی ینی ئێوە جیاوازی ئێوە توێڕوانینی ئێوە بۆ خزمەتکردنی چینی توێژەکان بۆ خەڵکی کوردستان چی بووە لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی تر کە ئێستا یان بە درێژایی خەباتی ڕزگاری خوازی گەلی کورد جیاوازی شێتەکان جیاوازی ئەو هێزە سیاسی چی بووە لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی تر تا ئێستا هێشتا ضرورێت بێ بۆ داهاتووی هەرێم و عێراقیش خۆی من بڕوام وایە ئەوەی کە لە کوردستانە هەیە دوو هێزی بنچینەیی لە کوردستانە خەباتیان کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان یەکێتی بەرامبەر بە کۆمەڵگەی کوردی ئیلتیزاماتی ئەخلاقی هەیە ئیلتیزاماتی مێژووی هەیە بەرامبەریان هەر بۆیە شەئەبینیت ئەو ڕوبەرەی کە لە بینی ئێمە و چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردیواریە هەیە ڕوبەرێکی ئەجگار بەرتەسکە و ئەتوانین بەڕوونی بڵێن ئێمە هەمیشە بەشێک بووینە لە شەقام هەرگیز شەقام لە جێگایەک نەبووە ئێمە پشتمان لە شەقام بوو بێت بەبەستە داوەڕەوەکانی خەڵکە بە بێگومان قسە لەسەر داواکانی خەڵکە قسە لەسەر ئێش و ئازارەکانی خەڵکە قسە لەسەر ئەوەیە کە ئێمە کۆشکێکمان دروست نەکردووە ئەم کۆشکە دابڕابێت لە شەقامی کوردی و خەڵکی هێزەکانی ترەبینێت مەسئولینی ئێمە سەرکردایەتی ئێمە هەموو کاتێک بەشێک بووە لەو شەقامی کە هەیە گەیشتن بە کاربەدەستانی ئێمە هەرگیز مەسافەیەکی ئەوەندە نەبووە تاوەکو خەڵک بەو جۆرە ماندوو بێت تاکو ئەگاتە لایەن بۆیە بەدڵنیاییەوە جیاوازیەکانی ئێمە بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان یەکەم شت لە ڕووی خەدەمی ئەو خۆتان زان ئەو کاتێکی یەکێتی هێزی یەکەم بۆ لە کوردستانە ڕوبەری جیاوازیەکانی ئێمە ئێجگار گەورە و بەرفراوان بوو ئەسڵ مقارنە نەکراوە و هیچ کەسێکیش ناتوانێت مقارنەی بکات بەڵام کاتێک کە هاوسەنگی هێزتێکە چێت ئەم بارودۆخە دروستەکرێت من لە جەنابتە پرسم هیچ هێزێک لە پێش یەکێتیە سلفەی زەواجی نەبووە هیچ هێزێک سلفەی عقاری نەبووە هیچ هێزێک قەرزی بچووکی نەبووە هیچ هێزێک قەرزی کوشتتوکاڵی نەبووە هیچ هێزێک پێش یەکێتی و پێش ئەو کابینەی کە یەکێتی بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان هەیبووە هیچ کام لەم خزمەتانی پێشکەشی کۆمەڵانی خەڵکی کوردستان نەکردووە لە هیچ مەجالێکی خەدەمیە هیچ هێزێک پێش یەکێتی نیشتیمانی کوردستان نەکەوتووە ئەگەر پاشەکشەیەک هەبوو بێت ئەم پاشەکشێ پەیوەندی بەوە نەبووە کە لە بڕوای یەکێتی و لە مەبادی یەکێتیەوە سەرچاوی گرتوێت بەقەد ئەوەی کە دۆخێک دروست بوو لە کوردستانە کە بەداخەوە ئەم دۆخە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانی نەکردو پاشەکشەکە لەمەیە بووە نەک لە مەبادی و لە بیر و بڕواایە بۆی ئێستا کە ئێمامانێ کە ئەڵین با هاوسەنگی بۆ هێز بگەڕێتەوە هاوسەنگی بۆ هێز یەکسانە بەگەڕانەوەی خۆشگوزەرانی بەگەڕانەوەی تەبایی زیاتر بەگەڕانەوەی بڵێم ینی بۆچی ئەو هاوسەنگی هێزە بۆ بە دروشمێکی دیاری ئێوە وەکو یەکێتیەکان مەسەلەن گەنجێک ئەگەر ئەو پرسیارەتان لێ بکە وەڵامە حەقیقیەکە کامێ بۆ کاکفامی ئەزانی کاک زانە ئێمە تەمەنی درێژی ئەم حکوومەتی ئێمە زۆر نییە تاوەکو پێویستی بەبڕێکی زۆر بێ لە بیرکردنەوە پێش ئەوەی هاوسەنگی هێستێک بچێت لە کوردستانە بە بێگومان ئێوە هەمووتان ئەزانن لە کوردستانە چۆ خزمەتەکرا خزمەتکردن لەسەر ئاستی گشتی خزمەتکردنی تاک وەکو ئینسان بەراورد ناکرێت و بێگومان ئێستاکەش ئێمە پاشەکشەکە بەو جۆرە نییە کە باسەکرێت یعنی من جیاوازەکان لە حقیقت بۆ جۆرە نایبینم جگەلەوەی کە ئێمە لە زۆر مەجالە لە پێشەوەین ڕوبەرەکانی ئازادی لەو جێگایی کە یەکێتی لێبوو بێت مقارنە ناکرێت بە ناوچەکانی تری کوردستان و عێراق مەسلەی خزمەتکردنی چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگا بڕوامان بۆ مەسلەی ئازادی ژن بۆ ئازادی میدیا بۆ ئازادی کاری ڕێکخراوەی و هاتنە سەر شەقام کە من پێم وایە هەموو ئەمانە
هەر یەکێکیاندا بخرێت و مۆنۆپۆل بکرێت بەسە بۆ ئەوەی ڕاپەڕینی لە پێناوە بکرێت هەر یەکێک لەمانە چونکە فەلسەفە گەورەکانی ژیان لەسەر ئەم بنەمانەدا ڕێژراوە فەلسەفە گەورەکانی ژیان لەسەر بەوە ئەپێورێت چەندێک بڕای بە ئازادی هەیە چەندێک خەباتەکە بۆ ئەوەی کە کەرامەتی ئینسان پارێزراوە بێت فەلسەفەکانی ژیان لەسەر ئەمانە خۆیان بینا کردووە نەک لەسەر ئەوەی کە لە کوردستانە جادەیە کراوە یان جادەیەک نەکراوە ئەمەی لێ دەرکەیت بە نمونە بیهێننەوە چی جیاوازتر کراوە لە کوردستانە چی جیاوازتر کراوە باش جیاوازی ئەوە چی بۆ مەسەن لەو مەبادیئانە توانیتانە ئەوە بە زەقی پیشانی خەڵکی کوردستان بدەن نەک هەر ئێمە نمونەیەکە بڵێ نەک هەر ئێمە توانیمانە بڕۆسەی مفرداتی هێز و لایەنە سیاسەکانی تری کوردستان بکە کاتێک دێتە سەر مەسەلی ئازادی و قسەکردن لەسەر ئازادی شەقام و جوڵەی شەقام و ئازادی کاری ڕێکخراوەی و ئازادی میدیا و کاتێک دێتە سەر ئەوەی کە ڕوبەرەکانی ئازادی لە چۆ بەرفراوانە و لە چۆ هەموو ئینسانێک توانێتی بەو جۆری کە گەروی ئێوێ هاوار بکات هەمووی پەنجێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ زۆنی سەوز درێژەکات و ئێمە نین ئێڵین بڕۆ تەماشای ئەدەبیاتی هێز و لایەنە سیاسەکانی تری کوردستان بکە بەشێکی زۆری هێزە سیاسەکانی کوردستان کەناڵە بنچینی و ڕئیسیەکویان و سەرکیەکانیان لە سلەیمانیە زۆرترین ڕێژەی گۆڤار و ڕۆژنامە لە سلەیمانیە یەکەمین هەڵبژاردننی شارەوانەکان لە سلێمانی کراوە یەکەمین هەڵبژاردننی خوێندکاران لە سلەیمانی کراوە یەکەمین هەڵبژاردننی ئەنجومەنی محافەزەت لە سلەیمانی کراوە ئەمە ڕێکەوت نییە یەکەمین حاکمی ژن لە سلەیمانی بوو ئەمانە ناکرێت ڕێکەوت بن ئەمانە ناکرێت بپێورێن بەوەی کە تو مەکینەیەکی گەورەی ئەعلامی داناوە جادەیەکە دروست کردووە ئیتر ئەم جادێ بووە بە نان ئەم جادێ بووە بە ئاو ئەم جادێ لە جێ ئازادیە ئەم جادێ لە جێی خۆشگوزەرانیە ئەم جادێ لە جێی بەختەوەریە کەس باسی ئەوە ناکات نیوەی زۆنی زەرخەری بوو لە تونیا بخنکێت کە من خۆم بەش بە حاڵی خۆم تەمەنای ئەوە ناکەم باسی کەم و کورتەکانی ئەوەکەم بۆ لەبەرەوەی بەشێک نییە لە ستراکچەر و لە بیرکردنەوە و لە عقلێتی خەباتی سیاسی من و حقیقەتیش ئەو کەلتوری کە جەنابی مام جەلال بووی بەجێهێشتوین جێگەی ئەم جۆرە بیرکردنەوەی تیان نابێتەوە بەڵام کاتێک تۆ دێیت هەموو ئەم شتە بچووکانە گەورە ئەەکەیت منش ناچارم بەو جۆرە قسە بکەم کە حقیقەتی تایە نەک تەجاوزکردن و نەک پەردە پۆشکردنی کەم و کورتەکان کە لە هەر ناوچەیەکە هەبێت بۆ بیری نەتەوەی بۆ هێڵەنەتەوەی یەکە ڕۆڵی یەکێتی چی بووە لە ڕابردوودا بە تایبەتی مەسەلەن لە چەند ڕۆژی ڕابردوومە بینیمان هێزێکی وەک پارتیکرەکارانی کوردستان و هاوسەرۆکی کەسەکە مەسەلەن جەمیل بایک بازلەوەکە کە پشتیوانی یەکێتی بکەن ئەمە تاکتیکێکە یاخود لە ضەڕوریەتی یەکێتیەوە دێمە بەبێگومان تاکتیک لەم جۆرە لە بیرکردنەوەیان نییە یعنی هەر هێزێک بەم جۆرە کە قسە لەسەر فکری نەتەوەیی دیارە هەڵبەتە نەتەوەی ئێمە بە دیوە ئیجابیەکەی بینین چکە ئێمە نەتەوە پەرسەکانیشمان بینیوە لە مێژوواتیان لە نەتەوەکی خۆیان کردووە نازیەکانمان بینیوە نازیەکانمان بینی چیان لە نەتەوەکی خۆیان کرد بەعسیزمان بینی چی لە نەتەوەکی خۆی کرد مۆسۆلینی و ستالینمان بینی چیان لە نەتەوەکی خۆیان کرد ئێمە نەتەوە بە دیوە ئیجابیەکەیە بینین نەتەوە کوشتێکی پەرگیر و وەکو شتێکی تونندڕە و نایبینین ئێمە پێمان وایە دەبێت خزمەتی نەتەوەکەی خۆمان بکەین بە بیرکردنەوەیەکی ئارام بە تێگەیشتنیەکی هاوچەرخ نەتەوەکەی ئێمەش هیچی لە نەتەوەکانی تری دنیا کەمتر نییە بۆیە بە بێگومان ئەم جۆرە سەپۆرتکردانی یەکێتی گرێدراوی ئەو مێژوەیە کێکێتی لە پێناوی نیشتیمان و نەتەوەکەیە خەباتی بۆ کردووە هیچ هێزێک نییە لە کوردستانە بە ئەندازە یەکێتی خوێنی لە پێناوی ئەم نەتەوە ئەم نیشتیمانەیە ڕشت بێت من یەک بابەتێکی ترم بەلاوە گرنگە لێرەیە باسی بکەم یعنی لە دوای ئەوەی کە ڕاپەڕینی ساڵی 91 ئەنجام درا و لە یەکەمین دانیشتنی پەرلەمانی کوردستانە کاتێک هەرێمی کوردستان قەراریدا فیدرالیزم بکات بە بەرنامە ئەوە بەرنامەی یەکێتی بوو ئەوم بەرنامەی هیچ هێزێکی تر نەبوو بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان نەبوو فیدرالیزم لە ئەندێشەی جەنابی مام جەلالەوە هاتبوو فیدرال کە ئەبێ بە واقع بەرنامەی ئێمە بووە بەرنامەی هیچ هێزێک نەبوو بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بە ئیمتیاز خەڵکە بوو دای حکمی زاتی ئەکرد زاتی ئەوەی ناکرد باسی فیدرالیزم بکات بەڵام کاتێک کە فیدرال بوو بە واقع بوون بە بەشێک لەم بیرکردنەوەیە بۆیە ئێمە پێمان وایە ینی ئەم جۆرە بیرکردنەوەی ئێمە بیرکردنەوەیەک بوو لەسەر بنەمای کار و کاردانەوەدا نەڕێژراوە بەڵکو قەناعەت بووە بیر و بڕوا بووە یەکەمین دروشمی ئێمە مافی چاری خۆنووسین بووە با هێزێک هەبێت لە کوردستانە بڵێ من پێش یەکێتی دروشمی مافی چاری خۆنووسینم بەرز کردێتەوە هێزێک حکمی زاتی بۆ خەڵکی کوردستان بەڕوا ببینێت مافی چاری خۆنووسین بەرز ناکاتەوە ئەو هێزە مافی چاری خۆنووسین بەرزەکاتەوە کە فیدرالیزمی کرد بۆواقع لە کوردستانە فیدرالیزمی کرد بە ستراکچەر و دوجار لە دەستورە کۆدەنگی لەسەر بەدیهێنا بۆیە قسەکردن لەسەر ئەمانە
پێویستی بەوەیە کە هەم بە ئارامی و هەمیش دوور لە تەخمینکردنی یەکتر ئەم حقیقەتانە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان حقیقەتی نەتەوەی بوونی یەکێتی لەکوێیە هێڵی نەتەوەی پێشنگ بوونی یەکێتی لە هێڵی نەتەوەیە لەکوێیە کات بە بێگومان مەسەلەن لە پارچەکانی ترا بۆ ئێوە تەنها پارچەیەک ینی لە پێش بۆ یاخود هەموو پارچەکان بە یەک چاوسیر کراوە. حکاک زانە من لە تۆ ئەپرسم هیچ پارچەیەکی کوردستان ماوە پێشمەرگی یەکێتی تیا شەهید نەبوو بێ خێنیتیانە ڕشت بێت ئەوە ڕۆژهەڵات ئەوە باکوور ئەوە ڕۆژ ئاوا چۆ هەیە پێشمەرگەکانی یەکێتی گیانبازیان تیانە کرد بێت نەبوو بن بە سمبولی ئازایەتی و نەبوو بن بە سمبولی کوردایەتی و بە سمبولی پاراستنینەتەوەکی ئێمە هیچ ناوچێکی کوردستان نەماوە کە پێش یەکێتی وەکو هێز خەباتیتیانە کرد بێت ئەو ڕۆژ ئاوامان بینی ئەو پشتیوانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕۆژ ئاوای کرد بە پێشمەرگە بە دەرمان بە ناردنی وەفت و لە خەباتی دیموکراسیشە کاتێک کە پێویستیان بە ئێمە بوو لە باکوور بەپی یاسا ڕێپێدراوەکان نەک وەکو تەداخولات یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەمین هێز بوو پشتیوانی هەدەپەی کرد لە باکوور ئەمەی کە من ئێڵێم بەشێک نییە لە بانگەشی ئینتیخابات بە قەدەر ئەوەی کە حقیقەتێکی تاریخیە ناکرێت ئەم حقیقەتانە ون بکرێت بۆیە بڕوای یەکێتی بۆ خەباتی نەتەوەیی بڕوای یەکێتی بە خەباتی نیشتیمانی بڕوایەک بۆ ئاوێتە بە خەباتی مۆدیرن و هاوچەرخی ژیانی سەردەم هەرگیز یەکێتی هێزێکی نەتەوەی پەرگیر نەبووە هەرگیز یەکێتی لە ناو کوانووی خەباتەکەی خۆیان هەوڵی نەداوە نەتەوەکانی تر بتوێنێتەوە هەوڵی داوە نەتەوەی کورد وەکو نەتەوەیەک کە خاوەنی هەزاران ساڵە لەسەر ئەم خاکە ئەژیت وەکو نەتەوە بمینێتەوە تو خۆتە زانی 1000 ساڵە خەڵکی کوردستان لە چیاکاری زاگرۆسەوە هاتوونەتە ئێرە تەماشای قەڵای کەرکووک کە تەمەنی چەند هزار ساڵە قەڵای هەولێر ببینە تەمەنی چەند هزار ساڵە ئەمە پاراستنی ئەم ستراکچەرە پاراستنی ئەم کەلچەرە پاراستنی ئەم نەتەوەیە ئەرک بووە ئەرکێکی ئەخلاقی بووە ئەرکێکی مێژووی بووە ئەرکێکی نەتەوەی بۆ لایەکێکی و پێشم وایە لە پێناوی پاراستنی ئەم نەتەوەیە هیچ هێزێک بە ئەندازەی یەکێتی دژی دیکتاتۆریەت خەبات و دژی دیکتاتۆریەت تێی نەکۆشاوە بۆیەشە ئێمە بۆ وازحی ئەیڵین ماڵەکانمان دەرگاکانی خەڵکی کوردستان نەکراوەتەوە بۆوانی کە ئەنفالیان کردوین بەڵکو بۆ ئەوانە لەسەر پشتە کە بڕوایان بە خەباتی ئازادی خوازانی خەڵکی کوردستان بووە دەرگاکانی خەڵکی کوردستان لە ڕووی ئازادی خوازان کراوەتەوە دەرگاکانی خەڵکی کوردستان و ئەوەی کە لە فکر و فەلسەفە و ڕوئیای جەنابی مام جەلالە هەبووە بریتی بۆ لە حەوانەوەی ئازادی خوازانی عێراق بە درێژایی مێژوو لە هەر جێگایەک یەکێتی باڵا دەست بوو بێت معارەزەی ئەو معارەزەی کە معارەزەیەکی ئازادی خواز بوو بڕوای بە دیکتاتۆریەت نەبووە لەگەڵ یەکێتیە ژیاوە ئەو مەسەلەن ئێستا بینی لە ئەوی کە پێڵە زۆنی سەوز کاندیدی سەر بەخۆی لێ هێزەکانی تری لێ مەسەلەن کاندیدا هەرە دیارەکانی لێ بە بەراورد لەگەڵ زۆری زەرا کەمتر ئەو کاندیدانە ئەبیندرێ پەیوەندی بەەوە ئازادی ئێرەوە هەیە یاخود پەیوەندی بەەوە هەیە کە یەکێتی بەکو سەرێشەیەکە بین و ئەیانەوێ دەنجی لێکەم بکەنەوە من پێم وایە بەشێکی پەیوەندی هەردوو دیوەکەی تیا حقیقەت یعنی زۆر جار ئازادی ئیستیغلال کراوە بەداخەوە زۆر جار دیموکراسیت نەیتوانێت ئەو ئامانجە بەدی بێنێت کە وەکو فکر وەکو فەلسەفە لە ناو هەناوی دیموکراسیەتە حزوری هەبووە ئەوەی کە لە سلەیمانی هەیە بەشێک لەوانی کە سەر بەخۆن هەمویان نا بەشێکیان دنەدراون بەشێکیان بۆ ئەوەیە دەنگی هاوپەیمانی کوردستان کەم بکرێتەوە بەشێکیان بۆ ئەوەیە کە کاندیدی لیستی زەرد سەرکەوتوو بێت چکە هەموو کاندیدێکی سەربەخۆ بەشی زۆری دەنگەکانی هاوپەیمانی کوردستانە بات خۆی دەرناچێت بە دڵنیایەوە دەرناچێت کە دەرناچێت لە دەنگی هاوپەیمانی کەمە بێتەوە لە نەتیجەیە دەنگی لیستی زەردی پێزیاد دەکات ئەمە بەشێکی تاکتیکە بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزانە بەسەرێشێزان بۆ خۆیان لەبەرەوەی گەورەی بێگومان یعنی هاوپەیمانی کوردستان بەشێکە لە ستراکچەری دوو هێز ئەم دوو هێزە عمقێکی تاریخی گەورەیان هەیە پێکەوە و خەباتی هاوبەشیان پێکەوە بۆ لە سنگەرێک هابوونە کاتێک ئەم هاوپەیمانێتیە بتوانێت دو ئامانج بەدیبێنێت بە بێگومان مەترسی دروست دەکات بۆیە ئەم دیوەیتیا کە بەشێکی زۆری کاندیدە سەربەخۆکان دنەدراون و پشتیوانی ئەکرێن و دەعمی مادی ئەکرێن بۆیە کاندیدی سەربەخۆ ئەبینی 200,000 دلاری سەرف کردووە کاندیدی سەربەخۆ چۆن ئەتوانێت 200,000 دلار سەرف بکات چۆن ئەتوانێت مەشروع جێبەجێ بکات باش آخر ئینسان ئەگەر حقیقی پێی بێت باشە ینی بەڵام زۆر باشە بەڵام ئەخکاکە کاندیدەکانی ئێمە خۆ پێشوی خۆیان کاندیدکەن ئێمە یەکترە ناسین خۆ ئەم وڵاتە ئەوەندە وڵاتێکی گەورە نییە ینی هەمومان پێکەوەین
بۆیە بەشێکی ئەمەیە بەشێکشی بە بێگومان پەیوەندی بەو بارودۆخە ئازادەوە هەیە کە لە زۆنی سەوز بە شێوەیەکی گشتی ڕخسێنراوە و تیا ئەتوانرێت ممارەسەی ئەو حەزە دیموکراسیانە بکەیت باش بێمەسەرەوەی گرنگجیەکێکی لە چیایە کە گەنجێک لە 2023 لەدایک بۆ ئێستا بێت دەنگدا بە کاندیداکانی هاوپەیمانی کوردستان یان کاندیداکانی شێتی نیشتیمانی کوردستان لە چوارچێوەی هاوپەیمانی کوردستان گرنگجی ئێوە بۆ داهاتوو لە چیایە؟ ئەو گەنجانی کە ئێستاکە پێئەگەن لە ڕاستیە لە سەردەمی خەبات دژی دیکتاتۆریەتە نەژیاون بەڵام لانی کەم مەترسیەکانی داعشیان بینیوە لانی کەم بەرتەسکردنەوەی ئازادیان بینیوە لانی کەم ئەوەیان بینیوە لە سلەیمانی و لە زۆنی سەوز ڕوبەرەکانی ئازادی چەند بەرفراوانە بەڵام لە ناوچەکانی تری کوردستانە ئەمەیان نەبینیوە ئەگەر هەمومان ئەمانەوێت ئەم بارودۆخە بەم جۆرە بەردەوام بێت ڕوبەرەکانی ئازادیمان فراوانتر و ئەندێشەمان و فکرمان و زیهنێتمان زیهنێتێکی ئارام و سربەخۆ بێت و توانای بڕیارمان هەبێت نابێت ڕێگە بدەین یەکێتی و ئەم ئەفکارانی کە یەکێتی بۆ ژیانی سیاسی و بۆ ژیانی کۆمەڵایەتی هەیە هەیەی ئەم توانایی یەکێتی کەم بێتەوە تواناکانی گەنج کەفائی گەنج عەقڵی گەنج لە ژینگەیەکە ئەتوانێت ممارەسەی ئازادیەکانی خۆی و ممارەسەی حەقەکانی خۆی بکاوەکو گەنجێک کە دەرفەتی بۆ بڕەخسێنرێت دەرفەتیش پێش هەر شتێک پێش ئەوەی کە دەرفەتی نان بێت دەرفەتی ئازادیە بە بێگومان زۆر گرنگە ئەم گەنجە بزانێت لەو جێگایە ئەتوانێت ئامانج بهێنێتە دی کە دەرفەتی ئەوەی هەیە پڕ بە گەری خۆی هاوار بکات ئەگەر توانی ئەمە بکات بە بێگومان دەستکەوتەکانی تر بە دیهاتنیان ئاسانە خەبات لە دنیاە ئەگەر تەماشای مێژووی گەلانی تر بکەیت هەمووی خەبات بووە لە پێناوی ئازادیە خەبات بووە لە پێناوی چەسپاندنی بنەما ئاساسیەکانی خەباتی سیاسی و خەباتی دیموکراسی و خەباتی جیاوازیەکان لە هەر جێگایەک جیاوازیەکان نەما لە هەر جێگایەک دیموکراسیت پرسیاری جدی لەسەر دروست بوو لە هەر جێگایەک هێزێک پێش ئەعلانکردنی نەتەیجەی ئینتیخابات دڵنیا بێت لەوەی کە هێزی یەکەمە و هێزێکە هەموو کورسەکانە باتەوە لەو جێگا پرسیار لەسەر دیموکراسی دروستە بێت یەک نمونە نییە یەک نمونە نییە لە ئەوروپا بە ڕۆژهڵات و ڕۆژ ئاوایەوە کە هەموو ئازادیەکانیان بۆ ئینسان فراهەم کردووە هێزێک هەبێت پێشوەختی ئالانی کردبێ بڵێ من هێزی یەکەمم و یەقینی هەبێت ئەمە لە بڕوا بە خۆبوونەوە دێ یاخود لە کۆمەڵە شتی ترەوە نا بە بێگومان لە بڕوا بە خۆبوونی مەسڵی هەموو هێزێک حەقی خۆیتی ئیدعا بۆ خۆی بکات خۆ من ناتوانم ئەم ڕێگایە بگرم بەڵام حەقیقەت شتەکە بۆ جۆرەنی ئەمە کاتێک ئەم بڕواایە دروستە بێت کە جیهەتێکی بێلایەن و جیهەتێکی ئەکادیمی و جیهەتێک بەشێک نەبێت لە مەشاکیری ئەم ناوچەیەوە بەشێک نەبێت لە ستراکچەری هێزە سیاسیەکان ڕاپرسی ئەکادیمی کرد بێت و ڕاپرسیەکە لە نێوان دەیان هزار کەسا بوو بێت و جیهەتێک بوو بێت بەمانەی کەلیمە جیهەتێکی بێلایەن بوو بێت و نەتائیج ئەو ئەعلانی بکات بۆیە ئەم جۆرە لە خیتابە یاخود ئەم جۆرە لە دیسکۆرسە من پێم وایە پێچەوانی ئەو ڕوبەرە ئازادیەیە کە من بڕوان پێێتی و پێشم وایە ئەمە جۆرێک لە کۆتوبەند دروستەکات وا لە تاکی کوردی ئەکات کە بەگومانەوە بچێتە سەر خزمەت گوزاری و خزمەتی خەڵک و گەنجان بە تایبەتی لە کوێ چێتیا خۆی بینێتەوە و گرنگی پێدانی چێتیا خۆی بینێتەوە ینی بە تایبەتی کە ئێستا گلەیەکی زۆر هێوە بەرنامەی هێزولانە سیاسەکان تا ڕادەیەکی زۆر نەیتوانیوە تێری گەنجانی ئێستا بکەن بە تایبەتی ئەوانی کە لە دوای 2000ەکانەوە لەدایک بوون من پێم وایە لە 2010 تاوەکو ئەمڕۆ یەکێتی هێزی یەکەمی ناو سیستەمی فەرمانڕەوایی نەبوو لە وڵاتەیە تاوەکو بتوانێت ئەو بەرنامەی بۆ گەنج هەیەی ئەو بەرنامەی بۆ ژن هەیەی ئەو بەرنامەی بۆ میدیای ئازاد هەیەی سەر لە بەریان بێنێتە دی لە پێش 2010 لە 2005 تاکو 2010 بینیمان لە سایی فەرمانڕەوایی یەکێتی لە سایی ئەو دەسەڵاتی کە یەکێتی هەی بووە ئەوەی کە لە چوارچەوەی بەرنامی سۆسیال دیموکراتە هەیە یەکێتی چۆن توانی خۆشگوزرانیەکی هاوبەش بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بەدی بێنێت بۆ یەکێتی چەند گرینگە ژیانی گەنجێک فراهەم بکات بە ئەندازەی ئەوەش گرینگە ژیانی پیرەکانمان دابین بکات بە ئەندازی ئەوەش گرینگە ژیانی ژنانی ئەم وڵاتی ئێمە دابین بکات هەموو چین و توێژەکانی ئەم کۆمەلگایی ئێمە لای یەکێتی بایەخێکی گەورەی هەیە دوجار ئێمە هەمومان خێزانێکین با گەورەش بێت یەک خێزانین ئازاری ئەندامێکی خێزانەکە ئازاری جەستی هەموو خێزانەکەیە بۆیە ئەو کاتی یەکێتی ئەتوانێت بڵێ دو ئامانجەکانم بەدیهێناوە لە ڕووی ئینسانیەوە کە ئەم ئێش و ئازارانی کەم کرد بێتەوە من لە جەناب تەپرسم ئەو خەباتی یەکێتی کردی بۆ بەدیهاتنی موچە و بودجە لە کوردستانە کام هێز کردیان چ هێزێک پێش یەکێتی هەروەکو چۆن وتمان هیچ هێزێک پێش یەکێتی
فیدرالیزمی نەکرد بە بەرنامەی خۆی دوجار هێزەکانی تر پشتیوانی فیدرالیزمیان کرد ئەوهاش هیچ هێزێک پێش یەکێتی نەیوت بەغداد شاڕی چارەسەرکردنی کێشەکانی ئێمەیە هەڵبەتە ئەمە بەو مانایە نایەت ئێمە پێمان وابێت لە بەغدا ئیتر هێزی دیموکرات خوازی لێیە ئەم هێزانە بڕواان بە قەزینەتەوەکەمان هەیە ئەم هێزانە هەموو شتێک بۆ ئێمە بەڕوابینە نەخێر بەڵام ئێمە ئەڵین دەستورێکمانێ ئەم دەستورە بۆ بە میساقێکی نێودەوڵەتی دەبێت پابندی ئەم دەستورە بین بۆ ئەوی بتوانین دەستکەوتەکانمان بێنی نەدی دەبێت شەڕی دیموکراسی لە بەغا بکەین هەتا ئێمە ئەم شەڕەمان نەکرد بوو جە و موچەی خەڵکی کوردستان بەدی نەهات خەباتی سێمانگی کاکوبات بوو بە هۆکاری گەڕانەوەی ئەو بودجەیە و ئەو موچەی کە ئێستاکە وەرەگرین کە ئەمە چاک و پیاوەتی نییە لەگەڵ خەڵکی خۆمانە ئەو ئەرکی سەرشانی ئێمە بوو ئەرکی سەرشانی کاکوبات بوو ئەرکی سەرشانی هەموو یەکێتیەک بوو دەبوو ئەمە بکە ئەمە دەستکەوت نییە ئێمەکو دەستکەوت نایفرۆشینەوە بەڵام جیاوازەکانی خۆمان بەیانەکەین کاکزانە ئەڵین ئێمە چوین لە بەغا 3 مانگ ماینەوە بەڵام هێزەکانی تر شەوێک نامانەوە بەڵام بۆ دانانی وەزیرێک بە هەفتە ئەمانەوە دەستکەوتی شخصی نەبوو بۆ ئێمە کە ئەچین بۆ بەغا داوامان ناکرد میزانی کۆمیتە و مەڵبەند و ڕێکخراوەکانمان دابین بکرێت داوای ئەوەمانە کرد ئەو موچەی کە زەوت کراوە لە فەرمانبەرەکانمان کە حەقێکی مەشروعی خۆمانە بۆمانی بگەڕێنەوە بۆیە لە هەموو دەرگا داخراوەکانماندا لە هەندێک دەرگا دەستیش لە ڕووماندرا بەڵام لەبەر ئەوەی بۆ خەڵکی کوردستان بوو بەلامان و ئاسایی بوو کە دەستیشان لە ڕوومان ئەنا زۆر باشە کەرکووک زۆر باسی کەرکووکان کەرکووک وەکو بابەتێکی انتخاباتی یاخودەوە قوربانیتان لە پێناوداوە لە جەندای حزبەکەتانەیە بە بێگومان مەسلەی کەرکووک مەسلەی خانەقین مەسلەی شنگار و مەخمور مەسلەی هەموو ئەو ناوچانی کە مووسڵ هەموو ئەو ناوچانی کە کێشیان لەسرە و دابڕێنراون لە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ گرێدراوی خیتابی نیو سەدەیە خەبات و تێکۆشانی جەنابی مام جەلالە نیو سەدەیە جەنابی مام جەلال خەبات ئەکا بۆ گەڕانەوەی ئەو ناوچانە باشم بیرە حکوومەتی بەعەز بە بەرنامە شۆفڵی ئەبرد 2 دەمە شۆفڵ خۆڵی قەڵای کەرکووکی ئەبرد جەنابی مام جەلال هەموو دنیای تێ ئەگەیاند ئەمە بەشێکە لە مۆڕاڵمان بەشێکە لە ئەخلاقی سیاسیمان بەشێکە لەو ستراکچەری کە خەباتمان بۆی کردو ئێکاکە ئێمە لە پێناوی کەرکووکە باشترین کوڕ و کچە ئازاکانی خۆمانمان کردوتە قوربانی چۆن ئێستا کە کەرکووک ئەکەینە کەرەسەیەکی ئینتیخابی مەسلەی کەرکووک مەسلەیەکی ئەخلاقیە لە ناویشێتی نیشتیمانی کوردستان بەدیمێشی تەرا پرسیار بکەم ئەو ئاوێتە بوونەی خەڵکی کەرکووک لەگەڵ یەکێتی لە چیەوە سەرچاوە دەگرێت ئەمە بە بێگومان یعنی گرێدراوی ئەو خۆشەویستیەیە کە خەڵکی کەرکووک بۆ جەنابی مام جەلال هەیەە ئەمەش بێهۆ نەبووە پەیوەندی بەوە بۆ کە خوا لێ خۆش بۆ جەنابی مام جەلال مەسلەی کەرکووک لای مەسلەیەکی زۆر مقدس بووە کاتێک ئەڵێ کەرکووک قودسی کوردستانە قودس چەند پیرۆزە بەنسبەت گەلانی موسڵمان و ئێمەمانان و فەڵەستینیەکانەوە کە ئێمە هەمومان ئەمە وەکو قەزایکی ڕەوا ئەبینین چەندێک بەلایەمانەوە گرنگە کەرکووکیش بە نسبەت کوردەوە بە ئەندازەی قودس گرنگە بۆیە کەرکووک قودسی کوردستانە ئەمە نە هەڵبژاردن هەبوو وامان وتووە نا بڕوامان بەوە بۆ ڕۆژێک دێت لە خەباتی شارابین جگە لەوەی کە خیتابێکی جەنابی مام جەلال نابینیت کە باسی مەسلەی کەرکووکی تیانەکەدابێت بە بێگومان ڕۆژی مرافعە گەورەکە ئەوە چێ بوو کردی ئایا ئەو بۆ هەڵبژاردن بوو ڕۆژی مرافعە گەورەکەی کە جەنابی مام جەلال بە نەخشەیەکی سەردەمی دەوڵەتی عوسمانلی نەخشەکەی خستە بەردەستی مەجلیسی حکوم ئەوەی بۆ هەڵبژاردن بوو نەخێر ئەو بۆ هەڵبژاردن نییە مەسلەی کەرکووک لای ئێمە وەکو مەسلەی ئەو وایە یەکێتیە هەر وەکو چۆن ئینسان بەبێ ئەو ناژیت بە بێگومان کاکزانە یەکێتی بەبێ کەرکووک بەبێ خانەقین بەبێ مەخمود بەبێ شنگال هەرگیز ناژێت یعنی ئەگەر باوکو دایکێک لە ماڵەوە چەند ئەولادێکیان هەبێت بە بێگومان خۆشەویستیان زیاتر بۆ ئەولادیانە کە نەخۆشە نەک ئەوانی ئێوە ئێستا کەواتە لە چەند بەرەیەکە بەرەتان لێکراوەتەوە مەسەلەن لە لەو انتخاباتە لە ناوخۆی هەرێمی کوردستان لە پارێزگای هەولێر لە دهۆک بە زۆرێک مەسەلەن مامەڵەتان لەگەڵە کرێ مەسەلەن ئەندامی مەکتەبی سیاسی حزبەکەی بەڕێز بازلەوە کە ڕێگە نەدراوە کاندانی هاوپەیمانی بڕۆنە ناو کەمپەکان یارەمەش پرسیاری کەوتوت نیشانی پرسیاری لەسەرە مەسەلەن لە هەولێر بە زۆرێکتر مامەڵەتان لەگەڵە کرێ لە سلێمانی لە ڕێی تاکتیکەوە لە کەرکووک خەباتەکەتان خەباتی چینەتەوەی مەسەل عەرەب و تورکمان بەرامبەرتانە ینی ئەم هەموو بەرەلێکردنەوەوانە لەو حزبە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی گەورەیە بە بدرێژایی مێژوو لە پێناوی قەزینەتەوەکەیە زیاد لە بەرەیەکی بەرامبەر کراوەتەوە ئەمە پەیوەندی بەو حەجمەوە هەیە بۆ بیرکردنەوە هەیە کە یەکێتی هەیبووە یعنی ئەمە بێهۆ نییە نەک ئێمە لە نیان هێشتۆ بچینە ناو کەمپەکانەوە
بەڵکو لە زۆر جێگە قاعیان نانێشتوە قاعەیەک یەکێتی کۆڕی تیا بکە کۆبنەوەی جەماوەری تیا بکات یاخود بارەگایەک بۆ بانگەشی هەڵبژاردن بکرێت بە بیانووی جیاواز یعنی سیناریۆکانیش هەمووی ئاشکران یعنی بڕێکی زۆر بیرکردنەوەی نایە تا تێبگەی کە ئەمە سیناریۆکی زۆر بێبایەخە حقیقەت ئێمە پێمان وایە وەکو یەکێتی بڕوا ئێستاکەش سەرباری جیاوازەکانمان بڕوامان بەوەیە کە دەبێت یەکێتی و پارتی یەکێتی و گۆڕان یەکێتی و برایانی ئیسلامی یەکێتی کۆی هێزەکان پێکەوە خەبات بکەن بۆ لەبەری قەزینەتەوە کەمان قەزەیەکی ئەجگار پیرۆزە پیرۆسترە لە دەنگێک و دوودەنگ دەبێت ئێمە پێکەوە خەبات بکەین چکە هێشتا دەستکەوتەکانمان بەدینە هاتوون و ئەوەی کە بەدیش هاتووە مەترسی لەسرە هەر لەو بڕواایشەوە بۆ یەکێتی و گۆڕان هاوپەیمانی کوردستانیان دروست کرد و خەباتەکەی ئێمە ئەندێشەکە ئێمە گەورەتر بوولەوە ئێمە داوامانە کرد هەموو هێزەکان بێن لەگەڵمان بن بۆ ڕاستە ئێستا کە خەباتەکە بۆ کورسێکی پەرلەمانی بۆ بەغا بەڵام یەکێتی پێی وایە نارەکانمان لە بەغا زۆر لەو مەترسیدارترن ئێمە بە جیاوازیەوە بچینە بەردەمیان بەهێزی کورد لە یەکبوونیایەتی هەر کاتێک یەک و یەکگرتوو بوو بێتین لە بەغا دەستکەوتەکانمان بەهێزتر بووە بۆیە ئێمە تەمەنامانە کرد برانی پارتیش بەشێک بوونایە لەم هاوپەیمانیەتیە چکە ئەمە بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانە کە لە بەغاوە دێتە سەرمان ئێمە جاران جنابی مام جەلالمان هەبوو لە بەغا یەکگرتوو بووین لە بەغا ئەم قوتەی ئێستاشی نەبوو نانهێشت بودجێ پێشمەرگە بگاتە کوردستان دەی ئێستاکە جنابی مام جەلال لە ژیانە نەماوە یەکگرتووش نەبین بە بێگومان ئەو دەستکەوتانی بەدیشمان هێناوە لە دەستی ئەدەین بۆیە زۆر گرینگە ئێمە ئەم خەباتە بە ئارامی بەرینەوە بەغا و لە بەغاش جارێکی تر لە دەوری یەک وەرەقی هاوبەش کۆب بینەوە بۆی بتوانانی قەزینەتەوە کەمان لە مەترسیەکانی بپارێزی دوا سەرنج و دوا پەیامی کاک فەهمی بورهان وەکو سەرکردایەتیەک وەکو گەنجێک وەکو یەکێتیەک بۆ دەنگدەر و لایەنگران بە تایبەتی لە کەرکووکەوە یاخود بڵێ لە خانەقینەوە بۆ زاخۆ لە ڕاستیە ئەم هەڵبژاردنە هەڵبژاردنێکی ئێجگار چارەنووسازە یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت بەهێزەوە لەم هەڵبژاردنە بێتە دەرەوە هاوپەیمانی کوردستان دەبێت بەهێزێکی گەورەوە لەم هەڵبژاردنە بێتە دەرەوە بۆ لەبەر ئەوەی پێمان وایە سەرکەوتنی ئەم هاوپەیمانیەتیە یەکەمش لەسەر ئاستی کوردستان فراوانکردنی ڕوبەرەکانی ئازادیە دووەم بەرجەستەکردنیەکی زیاتری قوت و موچەی خەڵکی کوردستانە سێمیان لەسەر ئاستی عێراق شکۆینەتەوە کەمانی پێوە بەسراوە تەماشای فۆلکلۆری کوردی بکەن تەماشای ئەدەبیاتی کوردی بکەن تەماشای شعر و شانامەی کوردی بکەن هیچ دێڕێکی نییە باسی ئەو نەکات کە هێز لە یەکگرتنایە یەکمان گرتووە بۆ ئەوەی شکۆمان پارێزراوە بێت بۆیە هەتا پشتیوانی لەم هاوپەیمانی تێ بکەین هەم یەکێتی سەربەرزە بێت و هەمی شکۆینەتەوە کەمان لە بەغا پارێزراوتر ئەبێت و ڕوبەرەکانی ئازادیش لە کوردستانە بە بێگومان فراوانتر ئەبێت زۆر سپاس بۆ بەڕێز کاک فەهمی بورهان ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرپەرشتای ڕێکخراوە دموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس کاک فەهمی سپاس سەرکەوتن خۆشەویستانی کورسات لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ ملایەکتان خواتان لەگەڵ